شوێنی عەرەبانیان دیاری کردووە لای مریشفرۆشەکانە تەنها 20 عەرەبانە 30 عەرەبانی معاشخۆر کەوانەی معاشیانێ و دەمێکە لەوێن هیچ کێشەیان نییە هەر لەوێ بن هەر لە بازاڕ ئیشانە ڕات تەناوە 20 عەرەبانە 30 عەرەبانە ئیسفادە لە بازاڕەکەیەکەن دوکانی مریشفرۆشەکانی لە خوارەوەی خۆ دەزانێ مریشک بۆن و بەرامێکی هەیە و ئێمە ناتوانین لەوێ ئیشکەین شوێنیشمان نابێتەوە هەبێت ڕۆژێ شەڕێ بکەیت هەموو ڕۆژێ ئێستا داواکاریمانەوەیە شوێنێکمان بۆ دابین بکرێ یانە ئێستا بێنەوە بازاڕ جادە فراوان بۆ گەورە بوو لە هەموو وڵاتان و لە هەموو پارێزگاکانی عێراق و کوردستان و هەرێم شتێکی زۆر زۆر نۆرماڵە ئاساییە وەڵای مایشەت چیم بێ دەڵێم تاکە ئەوەی هاتو دێرا تاکە بژێوی ئەوەیە تاکە خەم و ئومێدێکی ئەوەیە ئەو عەرەبانەیە کە ئەوانیش ئەویان نەهێشتووە یعنی بەڕای تۆ چی بکەن گەنج ئەوە نەکا خۆ دەزانی کافتریاکان پڕە بێ ئیشی خراپە زۆرە بێ گەنجە چێ بۆ هەندێران وڵات جێڵێ جەرگی دایک و باوکە سووتێ ئەمێش حەزەکەین بەگوێمان بکەن و بێنە سەر خەت و بۆی هەڵوێستی ترمانە بێ بڕۆن لە ناو بازاری هەڵەبجا بگەڕێن بە هەموو کوچە کۆڵانە جیاوازەکانە پێشنیاری گونجا بۆ من بکەن بۆ ئەوەی بتوانین ڕێگە چارەیەک بدۆزینەوە لەسەر دوو ئاستی یەکەم بژێوی خەڵک مسۆگەر بکەین ئاستی دووەممان ناوەندی شار ڕواڵەتێکی شار و مەدەنیەتی پێوە بێت.